ڕزگار پیاوێکی کاسبوو بێکێشەیە ڕۆژانە بۆ بژێوی خانەوادەکەی لە کوچە و کۆڵانەکانی شارکاری پاق لە فرۆشتن دەکات. ڕزگار سێبرای هەیە بارودۆخی داراییان باشە، بەڵام بەداخەوە هەرسێکیان عەبدی پاران. کچێت خوا ئەوە مێردات و هەیتێت خوشک و برایەکانی نەیانە دەمی و بەسە براکەم تۆ چۆن وەردەبوو مناڵەیە باسی بەوە کێکەی نانا باد لێ دەبی کوڕم لێ دەبی ئەو بابەتی تیا یەک کەلکی دنیای نیە هەر ئیستیفادەی نییە. بەسە کوڕم بەسە خاڵە جوان بابا جوان هەستە خوشکم چەند جار پێم گوتی کچێ مێر بەو پیاوەی مەکە، کچێ و پیاوە هیچ لەبار نییە، کچێ مفلیسە لۆ بە قسەی برات ناکەی لۆ هەر گوتت مێرد پێدە دەهەری گرەوە ئەو حالیتی داری. بەسە کوڕمی بڕۆ هینی وەختی ئەو قسانەیە پاشە پێم نارێت لۆ دەکە لەو پیاوەی دەبتەوە. بابا من دەزانم لۆ نایەنەکردی ئەگەر حەفلە و شایی چادەهاتم خۆ بەس ئەوە دەزانن پارەی نیە و فەقیرە نایانەیە پارەکەی بدەن هەندە ڕەزیل و پیسکەنە هادی دەیانێ پارەکەی بە متوو بدەن. بڕۆ کوڕم دە بەسە خاڵە جوان بە خۆت پارەی باوکم دەبنابێەوە بە باوک ناکەوە کورا دەنگە دەنگت نێ زمانی چ درێژە لە بەیانیەوە تا ئێوارەی نان نییە بخۆی. بەسە تۆ ناتوانانی هەواڵ سوگەوت لەگەڵ مناڵی منا بکەیت. چێ و دەنگە دەنگە زەحمەت نەبی ئێرە نەخۆشخانەیەک فەرمو بڕۆن و دەرێ بە فاسیکەم فەرمو دەی بابا خەتای ڕزگاریە ئەگەر کاک ڕزگاری گەورە و گران واز لە پاق لە فرۆش نەبینی لە ڕێناوە و جەڵبەلەیدا پێی دەرێم کاک ڕزگار جان وەرە لەکنە منیشکە لەکن بابا مشکل ناکە وەڵام پاقڵی خۆم دەفرۆشم. بابا من دەزانم فەقیر و عادەتەی هەیە بە ئیشەکیەوە دەگری حتا دەمری هەر بە فەقیری دەمری دەرێم کاک وەرەی فەقیر سەرخۆ هەر نێگە فەقیر سەرخۆ. بەسە براکەم من کوڕەکەم وا فێر نەکردووە کە گوێ لە قسەی گەوران بگرێت. دە باشە کوڕەکەت هەیە کردە تەیارە لێمان خەستەخانەی کوڕم باشە کامەتان کەسی نزیکی ڕزگار جەوایعانی ئێمە من خێزانیەوە هیچی مەنیە لەو گۆڕە بووینە خزم و کەسوکاری. بەداخەوە نەخۆشەکەتان جەڵتەی دڵ لێداوە پێویستە بە زووترین کات نەشتەرگەریە بۆ بکرێت. ئێستا ئێوە ڕازی نەشتەرگەری بۆ نەخۆشەکەتان بکرێت؟ بەڵێ ناڕازینی ئێستا ڕازین یا ڕازینین یەک قسەم پێوە. ڕازینی کاکە تەواو. خاڵە جوان باوکم پێویستە نەشتەرگەری بۆ بکەین دواتر دەبرێت. کوڕم دەزانم بابکە بەس ئەمگۆ پارەتان هەیە بە خۆتان و داکتان پارەی دەوێت نەشتەرگەری پارە. بەڵێ من خۆمش دەکەم دکتۆر جان خوا باوکم چاکەوە. بەداخەوە نەشتەرگەریەکە دوو دەفتەر دۆلاری دەیە بەڵام من لای هاوڕێیەکم بە 3 ملیۆن دینار لە بۆ دەکەم. زۆر سپاس دکتۆر گیان سپاس دەکەین. وەرنە ژوورەکەم بە عنوانی شوێنەکەتان بدەن. باشە زۆر سپاس. دکتۆر جان بژی خوا خێر بنووسێت. زۆر سپاس. پێم نارێت جەنابەت 3 ملیۆنی بەچ پێیا دەکەی؟ ئێ براکەم ئەلحەمدوللا باوکم وەزعی باشە با یارمەتیم بە. کچم تۆ کچی منی ئەو زاوامە دوایش نەخۆشە برایی هەیە خزبی هەیە ئەم پارەکەی لۆ بدەم کوڕم. وڵا ڕاست دەکەم مادام خۆم پێیەکەم. چۆن؟ خۆت پەیدای دەکەی؟ بەچی؟ ئاڵتونەکانم ئەفرۆشم. ئاڵتون؟ خوشکم گەر شتێکی وا بکەیت من حاشا لێ دەکەم ئەو ئاڵتونانە هی خۆتە. براکەم تۆ ویژدانت هەیە؟ مێردەکەی من وا ئەمرێت من ئاڵتونم بۆ چییە گەر بۆ مێردەکەم نەبێت؟ مادام قرارت دایە شتێکی وا بکەیت ئەمە چی دێتو ناناسم. کوڕم ڕەزوان کوڕم خەفەت مەخۆ خۆم ئاڵتونەکانم ئەفرۆشم باوکە باشە بێتەوە باشە؟ هەستە بابچینە لای دکتۆر.
ڕزگار بۆ بخۆ ئێستا وەزعت چۆنە باشتر بوویت؟ وڵی بە خۆت دەبینی الحەمدولillah باش دەبی شاڵ الحەمدولillah ئیتر چی بکەین؟ ئەبێ شکری خوا بکەین الحەمدولillah الحەمدولillah والله ئەلۆ سەلامەت بی بەسەر چاو بەس بە خۆ دەزانی و عملیاتی فتح سەدرم کردیا بەس بگەڕێمەوە سەر ئیشێ بەسەر چاو برا وەڵە ناو زێمە بە قوربان باش لۆت قەر دەکەم باش خوابس لا حول ولا قوة إلا بالله چی بووە؟ صاحب کرێخانی بوو دوو مانگە دەی دەمەوێت جا ئەویش ماشەڵڵا ئەو هەموو سەرۆت و سامانە و ئەم هەموو پارەیی هەیە ناتوانێ تۆزە یارمەتیمان بات نەوە بە شەرەکەیە بازە نایکە چی بکەین وایە بەڵام ئەبێ لە مۆلا لەبەر خاتری مناڵەکەمان و لەبەر خاترێەوەی کە ژیانمان بەردەوام بکەین پێویستە بڕۆم ئیش بکەم ئیشێ چێ ئەو ئیشەی کە تۆ ئەت کرد منی ژێیکە بە قوربان ئەو بە تو ناکرێت ئەوە عەرەبانەیە لەو کۆڵانەی لە بۆ ئەو کۆڵانەی وەڵڵا بە تو ناکرێت ئەزانی چی؟ تۆزە پارەم کۆ کردوێتەوە بۆ ئەلەند کە دەرچوو ویستم پلەیستەیشنی بۆ بکڕم بەڵام واز لەوە بێنە ئەچم بۆ لای کە عەبدوڵڵا ئەوەی ماڵی لەسەر فەرعەکەمانە ئەڵێم پشکم لە شارەوانی پارچەیەک عەرزم بۆ وەرگرێت کە بتوانم لەوێ عەرەبانەکە نا کابینەیەکی تیا دانێم ئەلەندی ژەبم لەگەڵ خۆمە ئیتر تۆ خەمێ نەبێ خەمم نییە نا ئەدی باوکت براکەت کێشە تۆ دروست ناکەن تۆ واز لە باوکو برام بێنە ئەوان لە کاتێکە یارمەتی ئێمەیان نەیە کە ئێمە پێویستمان پێ بوو گوێ بۆ قسەی کەس مەگرە قورت پێ باشە بیکە باشە مەگری کوڕم مەگری یاواش بێ ئای کوڕەکەم وەرە دانیشە مەگری کوڕی من باوکە باشە بێت چاکەتە تۆ لەبەر کە دەی چانتاکەشم لە شان بکە ئەو پارەیەش پێ بێ ئاگاو لە خۆ بێ باش دایکێکیان تخوا ئاگاو لە باوکم بێ باشە کوڕەکە ئەم بە خۆ باش دەبی شیان با منیش بڕۆم بچم بەلای کا عەبدوڵڵا شۆرباکەم خستووەتە سەر کە هاتمەوە بەرەبەرە ئەقڵە و ئەدەمێ تۆش ئیسراحەت بکە باشە باشە جانم باش دوو لە براکانی ڕزگار دوای نەشتەگەریەکە هاتن بۆ ماڵیان تا پاکانەی خۆیان بکەن کاکە گیان وەڵا ئەو ڕۆژێک کە عەمەلیات کرابووی لە دوکانێ یعنی ئیشێکی زۆرمان کرد بۆ پێش هۆتە یوسفی برام ڕاستەکە برام باوەڕت هەبی ئەشیایەکی گەلە زۆرمان لەوە هاتبوو ئەگەر با تۆ ئیسلامە نەکرد بە هەموو پارەکەمان دەفەوتا یعنی پارە گرنگترە لە ڕۆحی براتان نابرام و کەنجی قسەیە برا ئەو کەینێ قسەیە ئەتوو هەزاران شتی گرنگتر دێنی لە بۆمە دیارە بەس چ بکەین و کاتە زروفەکەوا بوو دەبایە بەجمە بێشت بە شتەکەەوە هەر ڕێکە دیانیزمە باش ئەری برا گۆرەمان
عسمانە چییە؟ ئەو لە سینە هەتا ئێستا نهاتەوە. تەلەفۆی نەکردی دەمزانی هیچ دەمزانی هیچ دەنجی نییە. خوا هەیە خوا هەیە. برا پێویستت بە هەرچ بوو ئەمە لە خزمەتەیە باشە؟ پێویستم بە کەس نییە الحەمدولله وشکر. خوا هەیە. برام ئەتو هەرچت بوێ لە خزمەت دەینە ئەتو برا گەورەی مەی لەما گەورەتری ئەوەندەمان خۆش دەوەی نەبیتەوە. ئەگەر پارەش زەرورە لە بۆ دەینین برا. گۆزانستا کردیە ئەزان سەتان شکاندەوە بەرامبەری وانە خەزوورە کابراتە کا خوشکانێت وەڵامم پێ نەبوو. ئەلو ئەشیا مالەواتیە؟ ئاری دەی بڕۆین. ئەشیا هاتیە. برام ئەمە دەی بڕۆین وەڵا ئەشیا هاتیە. لەسەری زندەگەری زمان خواتان دەگەم زۆر چاکە ئیشەڵا کە مەشکە دەگەینە. بە هیوان باش بیشان. برام ئیشەڵا باش دەبیەوە. ڕزگار ئەوە کوان؟ ڕۆیشتم دیسان ئەشیان دوهات بوو ڕاش و نەستان. خۆ ئەوان وتیان دوو شەو لێرە ئابین. وازیان لێ بینە چت کە دەگا بڵێ. وەڵا خێری بنووسێ وتی بەیانی لە شارەوانی قسەیان لەگەڵ ئاکەم و بۆ دووەرەگرم. ئیشەڵڵای خوای لێبێ. دەستەکات خۆش بی دەستەکات خۆش. باشە با منش بچم شۆرباکە و بۆ بێنم. باش باش. مەریەم ژنێکی فیداکارە، ژنێک لەو شەقامە جەنجاڵەدا بۆ ئەوەی لێ نەگەڕێت خانەوادەکەیان تێک بچێت ڕێگایکی سەختی گرتە بەرەو دەستی کرد بەکارکردن. بەسەر چاو دایکە جان کەمێک پاقلە بۆ باوکمان بینەوە. بەسەر چاو ڕۆحەکەمەی بینەوە. مریەم خان چۆنی؟ سەر چاو کاکەگیان تازە پاقلەم وەردەکە. بای چەندتەوە؟ هەر چەندێک بکێشەنی. باقلەکەشت خۆشە ها؟ سپاس. باقلەکە خۆشە بەڵێ. دەست خۆش بێت دەمێکە ئیشێک هەیە ئەمەیە پێتی بڵێم. فەرموو. بۆ واز بەم ئیشە نەیانی بێ لای من ئیشکەی؟ وەڵا ئەم ئیشە عیبی نییە ئەلحەمدولیلا ڕزقی خۆی تایە. بەڵام ئیشەکەی منیش باشە. وەڵایی پێویست ناکات دەستە خۆش بێ سپاس. ئۆفیسێکمان هەیە وەرە لەوێت کەم بە چایەکی. پێویست ناکات کاکە سپاس. دە باشە ڕۆژێک داوەتی منن ئەچین بۆ سەیران. لەوێت کا برژێنین گۆشتە برژێنین. ناڕێن کوڕم. پێویست ناکات کاکەگیان بۆ بین بۆ سەیران. باشە ڕقەمەکەتم بەرە بالام بێت. ئەوە تۆ تەواوی کاکە بڕۆ لێرە تا حەیام لە بردووی دەی. باشە باش خۆ نەم خواردووی. وەرە کاکە ئەوە زۆرە. دایکە جان باواز لەو ئیشە بێنین. ڕۆژانە خەڵکی زۆر خراپ توشمانە بێت. ناکوڕەکەم قەی ناکە منە لەگەڵایە نەترسی باشە؟ دانیش. خوای یان یارمەتیمان بە. بابا بڕواتەبی بە چای خۆم دیتم هاو کابینەت لێ دیارە لێ پاقلەی دەفرۆشی. بەڕاستە؟ ئەرێ وەڵا بابا وەرە با بچۆرە.
ئەها بابەت جان لێت دیارە ئەو خوشکە تاقانەکەمە لێرە خەریکە پاقلە و شلەغەمی دەفرۆشی کوڕەکەش لینە بابە کچم ئەوە چ دەبینم لێ روکانە ها؟ چییە بینی باوکێکیان سەربەرزیە بینی ئەوە سەرشۆڕیە چۆن دەبێ کچی من لەسەر جادە پاقلەی بفرۆشی ها؟ ئەوە کەی ئیشی ئافرەتە و ئیشی پیاوە تۆ دەیکەی باوکە ئافرەتیش شان بە شانی پیاو بۆی هەیە ئیش بکات نەخێر بۆی نییە ئیش بکە ئەوە سەرشۆڕیە لە بۆ من تێگەشتی؟ زمانی چەند درێژ بۆ بابە ئێستا بە پێشم کەوە کچم یاڵە لۆماری نایەمەوە چییە؟ جوابی بابم دەدەیەوە مێردەکەت هەندە خۆش دەوێ خۆشەویستی بابت لەبیر کردیە؟ بەڵێ خۆشمەوە و پشتیەگرم کچێ وەرە لەگەڵمان با بڕۆین دەی ڕاوەستە دلێت کچم مادام مێردەکەت ئەوەندە خۆش دەوێت ئەمن ئەوە ئاشام لێ کردی تێگەشتی بە هیچ ناو ئەگنێەوە ئەمە هەر لە مێژە حاشان لە تو کردیە پیرۆزی مێردەکەت بی بڕۆ بابە ڕزگار ئەزانی چی بووە؟ چی بووە؟ قسە بکە چی بووە؟ ئەلۆ زين هاري وسب حارسة بردن أوار هستا بريكان وهدو شان بحارسة بردن ئەزانم ویستم منیش ئەوە پێ بڵم نەمتوانی بۆ کوێ ئەڕۆی تۆ بۆ حاڵەوە ناتوانی بڕۆی دوای مانگێک عوسمانی برا گەورەیان چاوی بڕی بۆ سامانی برا کۆچ کردوەکانی لەبەر ئەوەی ژیانی هاوسەرگیری پێک نەهێنا بوو بەپێی یاسا سەروەت و سامانەکەیان بەسەر ڕزگار و عوسمان و خوشکەکانی دابەشکرا ڕزگار بەهۆی ئەو بەشە زۆرەی میراتی ژیانی گۆڕدرا و دەستی کرد بە کاری قوماش و دوای 6 مانگ خۆری بەختی هەڵهات و دەوڵەمەند بوو کوڕی من حەزت لە چییە؟ حەزم لێیە هاوڕێکی هەژارم هەیە حەزم لێ بێ لەگەڵم یاری بکە لەناوی بەسەر چاو بەیانی کە چووی بۆ مەکتەب ژمارەکەی دایکی بێنە قسەی لەگەڵاکەم بابێ بۆ خۆتان لێرە یاری بکەن باشە؟ باش خەمت نەبی کوڕە خۆم داوەتشیان دەکەین و خزمەتشیان دەکەین باشە پێکۆش یاری بکەن باشە؟ چاو کوڕی من ئەرێ پێم برێ ئەڕۆ چییە مەکتەبە ئەلەندی؟
ئەرە وەڵا ڕۆشتم هەموو مامۆستاکان وەسفیانە کرد ئەی و ماشەڵڵا لە پەروەردەی لە زیرەکی زۆر باشە پەروەردەی با بدیەوە ئەی من وەڵا لە خۆمە چێ زیرەکە وەڵا بە بابی دەچی ڕزگارگیان با بیرم نەچێ شتێکە بۆ هەرویستم پێوە بڵام ماڵی پورم زۆر وەزعیان خراپە خۆتە زانی اینجا حەزمە کرد تۆزە یارمەتیان بم زۆر باشە ئەتوو هەموو سەرمانگان ئەرزاقیان لەوە بکڕە و لە بۆ مەسئلەی کرێش یارمەتیاندا بیکە خەمێ خۆت باشە لەسەر چاو قوربانی دایک و باوکی خۆم بم کوڕە نایەبەکەم وەرە ماچکم دێ وەرە گوتیان زۆر باش بووی ئەو جارەی هەجەکرد بەدڵێ خۆلەوتینم سپاس دەکەم بابەجان دایکە گیان دەرسم پێ بڵێ بەسەر چاو کوڕی من چاکەتەکە و لەبەر کە با سەرماونە بە ئێستەدا بەسەر چاداژی ئەوە کێونە تەلەفۆنە بووەکە جوابی ناییتەوە ئەوە لێی گەڕێ وەستە عەزەدینە ئەوە لە دوو بێ هەندێک قماشی هەیە دەیوە بە مساح کاتەوە جوابی نادەمەوە باشە منە چم سعی بە ئەلەن دەکەم باش خوارد دەکەم ئەلۆ گیان قورعان مەجالم نییە سبەینی وەرە سپێ وەرە دوکانێ قسەی دەکەین تووڕەمە بە تووڕە سبەینی وەرە هەموو شتێک چارەسەر دەکرێت باشە دەی خوا لەگەڵ دەی خوارد بە بڕوای ئێوە ئایا ڕزگار ڕابردوو لەبیر دەکات قوربانی دان و هەوڵ و ماندووبوونەکانی مەریەمی هاوسەری لە بەرچاو ماوە با ببینین ئەلو چۆنی ڕزگارگیان سپاس مەریەم جان حواڵت چۆنە سپاس ڕزگارگیان ئەرە بەم شەوە بۆ نەهاتیتەوە والله ئەوەندە مەشغوڵم ناتوانم سەرە خۆم بخورێنم کوڕە ماڵی دنیا ئەوە ناهێنێ وەرەوە ماڵەوە نانم حازر کردو چاوەڕێی تۆکەم ئەتونانی بخۆ خەمێمت نەبیە من لە پەچ دەخۆم لە فەی چی باسی چیەکەی بەخوا تا تۆ نەیتەوە نان ناخۆم ئەو هەموو خوارد نەخۆشم حازر کردووە باشە باش دێم و خەمت نەبی دەی خواپیس دەی خوارد لەگەڵ گیان دایکە گیان گیانیدا سیمە کوڕم باباوکە پێتەوە پێکەوە نانەخۆی ئەخر سبەی بەیانیانم باشە کوڕم بڕۆ دەستە بشۆ نانە بۆ تەیەکەم بڕۆ بەسەر چەوداژ فەرموو دڵەکەم فەرموو گیانەکەم یاخۆ بەخێر بێ ئەو قماشە جوانە دەبینی هەموو لە بۆ خاترێت و هاتیە ئەو ناز بە گوڵا ئەو پەمبەیە جیهان بەدڵە ئەوە چێ وەڵام منەوانە لەبەر ناکەم حەزم لەوانە نییە ئەی لەوەی جوانتر منەوانم حەز لێ نییە تۆ موجارە بەبێ من ئەڕێ بۆ دووبەی وەعدبی ئەو جارێ بەبێت و ناچی جامیش ئەوەمت بەڵام خۆ دەزانی من بۆ ئاسانیە نایم لەگەڵ تا بۆ دووبەی دەزانم ئەوی دەزانم خەمت نەبی باشە ئەبێ مارەم بکەیت ئەنجا چم پێ گوتم مارەت دەکەم بە چای خۆش دادرێم ئەی کەی بە مریەم خانەڵی بێزار بووین ئەمە چێم هەموو نازوومەکرێیکە ناز نییە نازین کووە لە جێم بی بە قورعان دوو هەندێک دەبی تەحمل دیشەکە تۆزە قورسە تەحملم کە تەحملی چی تۆ دەستی بە منەکەیت نابخوا ئەم شەوە بێ پێی بڵێ تێگەیشتی منیش خۆم نەدۆزیگەتەوە چاوەڕێی تۆ بکەم چیەمە خۆ من گاڵتەجاری تۆ نیم چیەوە بێزار بووم بەسەر چاوە بەس تۆڕەمە بە ئەو شۆ پێی دەرێم وعدبی باشە دەی چاوەڕێی جابی تۆکەم بەسەر چاوە دڵی خۆت خۆشکە باشە دەی دە باشە منە ڕۆم گیانەکەم درەنگە خۆ دەزانین دایکم لەسەر مۆستاوە بەسەر چاوە پێویست نییە نه
بەڵام ئەو مۆزەعە لەبیر نەکەی خۆ دەزانین زۆر گرنگە. خەمت نەبی باشە؟ دە باشە دێش خات لەگەڵ دەکەم خواحافیز بێ. چۆن پێی بڵێم کڕوەڵڵا پێی دەڵێم پیاو هە پیاوە خۆ دنیاوە ناگەڕێ پێی دەڵێم و تەواو چی با بیتن. السلام عليكم. عليك السلام بخير بيتو رزقار جان. خوش بيا. نانش خوش لنا. توجه دود لدرو لفاخم. لا أو ناني خوش لنا خوش. هذه ألنت؟ ألنت ناني خوارد وخوت. تشيتا. هستا كم نخوشي. لا توزق نصار ميسنيا ناني خلق. حبيبي باراسيتولا بومينا؟ لا هيس بناكل. كشيكتي ولا منيا شاري توا؟ كشا؟ بلا. هيسنيا ناني خلق. رزقار تخوا بهم لك تشيتا. هيسني والله ناني خلق. هذه بيمري شو دكتوري؟ شو؟ ايه تواز لدكتور بينا بيمبلا كيشيكتي شرط كردوا؟ واز دواي بينا شو يا دكتور؟ اي بيمنو تيروشتم شي قلت؟ واز لو بينا كتشيوت تو بيمبلا كيشاكو تشيا بيم قلت هيك سنيا رزقار تو هيك كاتك هيك الا من نشار دواتوا من هستا كم كشتيكتيا ادي ألنت؟ نمود ألنت خوتوا بو نشدو باراكي توتو باش بيمري زاد شو دكتوري؟ او سيم جارة لمنية برسي بلي شو فين بلي تشيتا رزقار بيبي وانا زاتت به ديزاين سيا شي دبي له نانا رزقار بي مري تشتي شدبي لا هيسني نانا خلق رزقار فين بلي تشيتا بيدن دبي اتبي بيلي دبي له فين بلي دلم تقي رزقار ده بيبي وتواو ديزاين سيا شي دبي له دلم تقي دميري زياب مو بوچی لسر چی لیم جابی توا دلوا جيانا إنسان هي واز ليشين تو رزقار فين بلا لسر چی
بەداخۆ بۆ ڕزگار کە ڕابردووی مەریەمی هاوسەری لەبیر کرد. ئای ئەو پیاوانە چەندە ناشرینن کە پارە دێتە دەستیان غرور دەبن و پشتی هاوسەرەکانیان دەشکێنن. مەریەم تووشی شۆک بوو، قەت باوەڕی نەدەکرد ڕۆژێک لە ڕۆژان ڕزگار بیر لە جیابوونەوە تەلاقدان بکاتەوە، بەڵام ئیتر ڕوویدا با بزانین ئەو چیرۆکە چی لێ بەسەر دێت. باشە من نەیەکەم کەسم ناخی کەسم کە ژنی تەلاقدا ڕاستەکەم پێگوتیە لە زیاتی خیانەت لێ بکەم ڕاستەکەم پێگوتیە لەوە زیاتر چی دەوێ ئەوەندەم خۆش دەوێ نەمتوانێ خیانەت لێ بکەم. ئەی من هیچ خراپەیەکم هەبوو بۆ تۆ. خراپت نەبووە ئیتر بریارە و دامە. ئەو کەسە کێ؟ کەسەکە دەمێکە پەیوەندیت هەیە لەگەڵیا. بەڵێ باشە مەرجێکم هەیە. فەرموو. یەک مانگ لەسەرم بۆستە. لەبەر چ؟ من هیچ گوناحێکم نییە. تۆ تەلاقم ئەیت. دەبە یەک مەرجیشم ڕازی بە. باشە ڕازیمە. وا بۆ ماوەی ئەو مانگە با هیچ پەیوەندیەکتان نەبێت. لەبەر چی؟ هۆکارەکەی ئەزانیت بەس ئێستا نا. نابێ ئێستا پێم بڕی؟ نەخێر پێویست ناکات. باش باش ئەوش ڕازیمە. هاتم. یاخوا بخێ دەقمان چوو بەخێر بێ خێبێ جانم باشی؟ باشم تۆ چێنی؟ ئەلحەمدوللا کوێ تۆ؟ هەر باش بی. ئەرێ چی بوو؟ خۆ لە ڕێگا هەگەم لە خۆم نەبووە تا گەشت مێردە پێم لە چی بووە؟ بە خێزانەکەم گوت. خوا بەڕاستە؟ ئەرێ وەڵڵا پێم گوت. خەی ئێ چی وت؟ وەڵڵا هیچ قسەی نەکرد. سەیرم پێ هات. بۆچی؟ نەتووڕە بوو نە هیچ. سەیرم بێکشتی هات. چی؟ وڵی گوت یەک مانگ چاوەڕێم بکە. یەک مانگ؟ وای وای چەندێکە خۆ دەستیمان پێکەی سەرێژ ناکەتە. ئەمە چیە؟ ئاسایی یەک مانگ چاوەڕێ دەکەین. ئەی من و هەموو چاوەڕێتم کرد ئێستا دیسان یەک مانگیش چاوەڕەکەم. یەک مانگ لەسەری ڕاوەدەستین. ئەوە چییە؟ ئەمجا سەری ئێوە ئەم داوە بێعەقلانیە چیکە شێت بۆ تێک چۆ چیەوە؟ ئەمزانین چییە؟ ئەوش خێزانمە داچ منداڵەکانە با ئەو مانگەش تەحەموڵ بکەین. هیچ لە مۆزوعی ناگۆڕدرێ. باشە هەرمزانیەوە عەزیزترە. باشە ئەم مانگەش چاوەڕێەکەم بەڵام لەم مانگە زیاتر نە. ئەی موشکلە نیە. باشە بەڵام وعدت دێمێ هیچ ڕێگیرێک نەبیتێن کە لە تەلاقبوونەکەی. منیژەوە مرد خۆی. بەڵام نزانی کوم داواکاریەکی هەبوو. ئەم جارەیان چییە؟ چێ دەبیڵێ؟ ئەزانی کو دەبیڵێ؟ دەیڵێم ئەو مانگەی تۆزێک لێک دوور بین پەیوەندیمان پێکوان نەبیتن. جاوە چۆنە بێت؟ یەک مانگە مهم ئەمە بگەینە ئامانجی خۆمان. ئەو مانگە هەرچی هەبیتن با ببیتن. بخوا ئەم ژنەی تۆ داواکاری زۆر زۆرە. باشە دەی منیژەوە مرد بەڵام لەم مانگە زیاتر تێپەڕ بکات من نابینیتەوە هاوە نەڵێ پێی نەوتم. دەستەکانت خۆشبی خەمت نەبی ئینشاءڵڵا. ئێستاش برادرێکم هەندێک قماش و جوانی هینەیە با بچین تەماشا بکەینێ. دەبا بڕێم زانچی بوێناوم دەی.
لە گوڵەکەی هینەیە باچی مەریەم ڕۆژ بە دوای ڕۆژ لاوەستر دەبوو ڕۆحێکی ماندووی هەبوو چاوەکانی خەمێکی قۆڵی تێدا بوو ڕزگار و ئەلەندی کوڕی هەستیان پێکرد بوو دایکە بەڵێ کوڕەکەم بۆ ماوەیە خەفەت نەخۆی خەفەت ناخۆم کوڕی من ماوەیەکە تۆ زۆر خەفەت دەخۆی پێشترەوە نەبووی ناکوڕە جوانەکەم ناوەقود بانەبم من خەفەت ناخۆم کوڕی من تۆ واز لەوە بێنە بزانم لە دەرزەکان تا چۆنیت ئەمڕۆ لە بیرکاری پس لە بیستمینە ئەی ئافرین ئەی ئافرین کوڕە جوانەکەم وعدم پێ خەفەت نەخۆی ئەم ساڵ بە یەکەم دەرەچ وعد بێ کوڕی من خەفەت ناخۆم تۆ خەمی منت نەبێ وعد تاو کوڕە شیرینەکەم ئیش نییە نا بە قوربانە بێ بڕۆ بخەوە شەو شاد کوڕی من ببوورە ئەماوە زۆر دەگەگیری دەزانم جیابوونەوە زۆر ناخۆشە بەڵام هیچ خەم مەخۆ سەتاسی لە سامانەکەم بەناوت دەکەم منداڵەکەش هەر لاخۆی بێت لە مەحکەمەش هەر حەقت هەبی لەکرێ من وەردەگریەوە ببوورە چیتر مەگریە شەو شاد ئەم شەو 29 شەو تێپەڕی سبەی مەریەم و ڕۆزگار دۆسیەکەیان دەبەنە دادگا و لێک جیادەبنەوە مەریەم بە قۆڵپی گریانەوە نامەیەک دەنووسێت بەڵام بۆچی و بۆچی و چی لێ نووسراوە جارێ نازانین سەرەتان یەک مانگە سەرەتان تێ بم نارێ بەڵێ ویستم پێت بڵێم ئەو ئێوارەیەت بیرە کەسی فرام ڕازاندومتەوە
هاتیتەوە بۆ ماڵەوە ویستم پێت بڵێم بەڵام تۆ پێش من کەوتی و مۆزوعی تەلاقدانە کردەوە ئیتر پێت بڵێم یان نا چ سوودێکی هەیە ڕزگار تووشی شۆک بوو کاتێک بینی مەریەم تووشی نەخۆشی شێرپەنجە بووە ڕزگار خێمێکی قۆڵ دایگرت هەستی بە شەرمەزاریەکی گەورە کرد پاشان نامەکەی دەستی وەرگرت ئای لەو نامەیە چی نووسرا بوو کوڕم ئەلەند من تووشی نەخۆشی شێرپەنجە بووم ڕۆژ نییە لە پرسیارەکانت خۆم نەدزمەوە ئەو لاوازی و بێتاقەتیم هی ئەو نەخۆشیەیە مانگێکە من چارەسەر وەردەگرم مانگێکە من و باوکت دەمانەوێت لە یەک جیا ببینەوە بەڵام چاوەڕێم کرد تا تاقیکردنەوەکانت تاو کرد بۆیە کوڕی خۆم باوکت حەقی خۆیەتی ژم بهێنێتەوە چونکە من بە کەڵکی ژیان نەماوم بۆیە کوڕم دەبێ باوکت خۆش بوێت لێرەوە لەگەڵ ئەو ژیان بەسەر ببە داواکارم لە خوای گەورە سەرکەوتوتان بکات دایکی ئازیزت مەریەم ئەوە چیەکەیت؟ لۆچی دەکەم بۆ بۆی بسەلمێنم کە من هەڵا بووم بۆی بزانیت چەندم خۆش دەبێت بیرمە لە یەکەم شەیمانەکردنمانە هەندێک پارۆ ئاڵتون هەبوون بەڵام هیچ بەقەدەر ئەو بەڵێنە جوان نەبوو کە بە یەکماندا بەڵێنەکە ئەوە بوو کە نا درۆ لەگەڵ یەکا بکەین نەخیانەت لە یەک بکەین بەڵام تۆ کردت خیانەتم نەکرد دەستم بە دەستی نەکرد ئەتو یارمەتیمت دا بریارەشە زۆر جوانت دەکە گوتت یەک مانگ لێی دوور بە پەیوەندی مەکە ئەوە درسەک برە بۆ من کە توانیم یەک مانگ لێی دوور بم کەواتە هەتا هەتیا دەتوان لێی دوور بم ئەمە سپاست دەکەم هەڵە بم من ئەو خۆشەویستی ئێستام قبول نییە چونکە تۆ منت خۆش ناوێت تەنها بەزەیت بە منایەتەوە من بە پشتیوان بەخوا ئەو نەخۆشیەم تێپەڕێن و باوکە ببوورن کاتی بەڵام بە گریانی ئەو خۆم لێ نەکەم هیچ نییە کوڕەکەم هیچ نییە کوڕەکەم تۆ ئیمتیحانەکانت تەواو بوو پێویستە شتێکت پێ بڵێم من نەخۆشم باشە بمەوە بەیانی ڕوون بۆ خەستەخانە لەگەڵ باوکت یەکەم چارەسەر وەرەگرم باشە؟ تۆ هیچ خەم مەخۆ من باشە بم باشە کوڕی من باش کوڕە بڕۆ ژوورەکەی خۆت باشە؟ باش ڕزگار با لە پێناو کوڕەکەمانە ژیانێکی تازە دەست پێ بگەینەوە